بەراوی خۆی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ساڵێک تێپەڕ دەبێت بە سەرپەیڕەوکردنی سیستەمی پاشەکەوتی موچە لەلایەن حکوومەت هێرێمی کوردستانەوە بەڵام تاوکو ئێستا حکوومەت دەستکاری ئەو سیستەمەی نەکردووە لە کاتی پەیڕەوکردنی ئەو سیستەمە بەرپرسانی حکوومەت باڵێنیاندا لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت پێداچوونەوە بە سیستەمی موچەدا بکەن بەڵام سەرڕای بەرزبوونەوەی نرخی نەوت بەرپرسانی حکوومەت ئەو بەڵێنیان بەرامبەر بە موچەخۆران جێبەجێ نەکردووە بە میواندارێک لە بەڕێزان خەڵاف ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی هەروەها لە هەولێرەوە نەجیبە لەتیف ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ساڵێک تێپەڕە بێت بەسەر پەیڕەوکردنی سیستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەران لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستاش دەستکاری سیستەمەکان نەکراوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای ساڵی 2016 بڕیاریدا بە پەیڕەوکردنی سیستەمی پاشەکەوتی موچە بە پێی بڕیاری ژمارە 64 سی شوباتی 2016 کە لە 7 بڕگە پێک دێت لە بڕگەی پێنجەمی بڕیارەکەدا باز لەوە کات لەگەڵ باشبوونی دۆخی دارایی چاوخشانەوە بە موچەدا دەکرێت. لە سەرەتای پەیڕەوکردنی سیستەمەکە بەرپرسانی حکوومەتی هەرێم هۆکاری کەمکردنەوەی موچەی فەرمانبەرانیان گەڕانەوە بۆ دابەزینی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان کە ئەو کات نرخی هەر بەرمیلێک نەوت دابەزی بوو بۆ خوار $30 و بەڵێنیاندا لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت دەستکاری خشتەی موچە بکەن. ئێستا نرخی بەرمیلێک نەوتی برنت لە بازاڕەکانی جیهان گەیشتۆتە سەروی $55 واتە نرخی نەوت دوو هێندە زیادی کردووە کەچی بەرپرسانی حکوومەت هیچ پێداچوونەوەیەک ناکەن بە سیستەمی پاشەکەوت. حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی سیستەمی پاشەکەوتەوە قەرزێکی زۆری فەرمانبەرانی لەسەر کەڵەکە بووە کە بریتیە لە 8 تریلیۆن دینار. لە ساڵی 2015 حکوومەتی هەرێم موچەی تەواوی مانگەکانی 9 و 10 و 11 و 12 فەرمانبەرانی نەداوە کە کاتە 3 تریلیۆن دینار. لە ساڵی 2016 حکوومەتی هەرێم 5 تریلیۆن دیناری پاشەکەوتی موچەی فەرمانبەران قەرزدارە. سیستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەران کارێکی نایاساییە کە حکوومەتی هەرێم پەیڕەوی کردو دەرەنجامی مەترسیداری لەسەر ئاسایشی کۆمەڵاتی خەڵکی کوردستان دروست کرد. دوای دەیان خۆپیشاندانیش بۆ کۆتای هێنان بەو سیستەمە حکوومەتی هەرێم هیچ وەڵامێکی خۆپیشاندەرانی نەداوەتەوە بۆ دەستکاریکردنی موچە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کە خەڵاف بەخێر بنەگەسەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر مەسەلەی سیستەمی پاشەکەوت کە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە سەرەتای ساڵی 2016 پەیڕەوکرا. ئێستا کاتێوە نهاتووە و سیستەم هەڵبوەشێتەوە؟ بەڵێ ئەم کاتان باش. سڵاو ڕێز بۆ جەناب بۆ بینەرانی بەڕێز بۆ نەجیبەخان. لە ڕاستیە نەک کاتی نهاتووە بە ئەکرێ بڵێن درەنگ وەختیشە ئەگەر ئەو بڕیارە بدرێت چکە ئەو بڕیارە خۆمان نەزانین لە سەرەتاوە بڕیارێکی نایاساییە لە غیابی پەرلەمان ئەو بڕیارە دەرچووە سەلاحەتی حکوومەت و ئەنجومەنی وەزیران نییە کە یاسایەک پەرلەمان دەری کردوێ بڕیارێکە پەرلەمان دەری کردوێ ئەنجومەنی وەزیران هەڵی بۆشێنێتەوە و پێچەوانەی ئەوە بڕیارێک دەربکە. ئەم بڕیارە نایاسایی کە حکوومەت داوێتی هەرێبێ بۆ خۆیان ئەم بابەتە چارەسەر بکەن لە ڕووی دۆخی هاوڵاتیان و دۆخی فەرمانبەران و دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستانیشەوە و لە ڕووی جموجوڵی بازار و ئابووری وڵاتیشەوە ئەگەر لێکدانەوەی بۆ بکەین نەک هەر کاتەکە زۆر زۆر درەنگە. بۆیە زۆر پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران زۆر پەلە بکات لەوەی کە قرار بدا ئەو سیستەمە نایاسایی کە دایان ناوە چارەسەر بکرێت. ئەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وا تێگەشت بێ خۆپیشاندانەکان تەواو بووە و ئیتر خەمسار بێ لەوەی خۆپیشان بایکۆتی مامۆسایان بەرەو کۆتایی ئەچێ خۆپیشاندانی فەرمانبەران و موچەخۆران بەرەو کۆتایی ئەچێ ئەگەر وا تێگەیشت بێ ئەمەن بە قەناعەتەوە ئەم هاوڵاتیانە چوونەتە ماڵەوە ئیتر مەسائلی خۆپیشاندان و مەسائلی ڕازی بوون لە حکوومەت لە دۆخێکایە کە حکوومەتیش مەترسێکی نەبێت. بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەم پێکاتی ئێستایەوە کەوتە هەڵەیەکی زۆر گەورەوە. بۆیە
ئەکرێ بڵێن خەڵکی کوردستان بوارێکی زۆریان داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان دەرفەتێکی زۆریان داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان سەبرێک و ئارامێکی زۆریان گرتووە لەم مەجالە بە ژیانێکی زۆر قورس و ناڕەحەتا لە ماوەی ئەو ساڵە و ئەکرێ بڵێن 2 ساڵی ڕابردوو بەر لە پاشەکەوتی موژێش ئێمە هەندێک کێشەگیر و گرفتی مەشاکیلمان هەبووە بۆیە نەک هەر کاتێتی بەڵکو زۆر تەخیر بووە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەم دۆخەیە بچێتەوە و ڕەچاوی ژیان و بار و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە چونکە هاوڵاتیانی ئێمە ڕاستە لە ئێستاە بێدەنگیەک هەیە لە ئێستاە هێمنیەک بەدی ئەکرێت لە شارعی هەرێمی کوردستانە بەڵام ئەم بێدەنگیەمانای ئەوە نییە خەڵک ئاسوودەیە خەڵک مرتاحە خەڵک کێشەیەکی نییە لەم ئەوە نەک هەر کێشەی نییە کێشەی هەیە بەڵکو کێشەکانی لە ئاستێکایە کە ئیتر خەڵکی کوردستان لە دوای ئەو وەزعانەی کە مەسائل ناوی شەڕی داعش و کۆتایی وردە گەڕانەوەی ئاوارەکان و بەرزبوونەوەی نرخی نەوت و بوونی داهاتەکان لە هەرێمی داهاتەکانی تری هەرێمی کوردستان لە داهاتی ناوخۆ لە داهاتی خاڵە گومریەکان و بە تەنکەر فرۆشتنی نەوت هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەموو ئەم بابەتانە ئەزانێ ئەمەواکە حکوومەتی هەرێمی کوردستان پەلە بکات لە ئەوە چکە ئەو دۆخەی کە لە ڕابردوو هەبوو مەسائلی شەڕی داعش بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادەیەک مبەرری هەبوو و پاساوی هەبوو بۆ ئەوەی کە بەو جۆرە موچە دابش بکە بەڵام ئێستا ئەو پاساوانە هەمویان بەرەو کۆتایی ئەچێت و خۆتان نەزان ئەوە سعری نەوت بەرەو بەرزبوونەوە ئەچێ و ئەو بەڵێنانەی کە لە ڕابردوو وەزارەتی سامانە سروشتیەکان بە ئێمەیان دابوو لە پەرلەمانەوە بە خەڵکی کوردستانیان دابوو کە لە ناوەڕاستی 2016 بە دواوە هەناردەی ڕۆژانەی نەوت ئەچێتە ئاستێکە لە ملیۆنی نەوت بەرمیل نەوتی ڕۆژانە بۆ سەرەوەیە نازانم ینی ئەم بەڵێنانە بەرەوکی ڕۆشتووە من قەنەعەتم وان نییە وەزارەتە نەتوانێت ڕۆژانە ئەو ملیۆنە بنێرێت بۆیە هەموو لێکدانەوەکان بۆ ئەوەیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بدات لەسەر مەسائلی پاشەکەوتی زۆر باشە بەڕێز وتت ئەمە کارێکی نایاسەیە کە حکوومەت کردوێتی کەواتەوە غەدر لە موچەخۆران و فەرمانبەران زوڵمێکی گەورەیە بێگومان ئەمە یەکێکە لەو زوڵمە گەورانەی بەرامبەر بە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان کراوە کە یعنی هیچ پاسایەک ئەوە هەڵناگرێت کە حکوومەت ئەو بڕیاری داوە یعنی لە دنیا نەبووە حکوومەت دووچاری قەیرانی دارایی ببێ ئیدارەت دووچاری قەیرانی دارایی بێ یەکەم هەنگاو دەست ببا بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تۆ سیر کە لە عێراق تاکو ئێستا لە سەتا سێی موچە لە پەرلەمان ئەیانویست کەمی بکەنەوە بۆیان نەچوەتە سەر مەسەن نەچوە سەر بۆیان لە ڕابردوو تەنها لە سەدا سێ تۆ ینی ئێمە کەمترین پاشەکەوت لە 125 بووە یعنی لە 125 تاکو لە 180 تایە لێ بڕلاوە تۆ سیر کە ئێمە لە ڕابردوو کە بە فولی موچە ئەدرا 850 میلیۆن دلار بەش موچەی مانگێکی هەرێمی کوردستانی پێدابین ئەکرا بە فولی ئێستا لە 175 و 80 بڕاوە لە 125 بڕاوە نزیکەی 350 بۆ 400 میلیۆن دلار بیزە بەدیعین پیاون ئێمەی پەرلەمانتار نازانین بیزە بەڵام تقریبا لە 400 میلیۆن دلارە ئەمە باشە کاتێک کە بەربی لێ نەوت 80 دلار بووە تۆ ماگانە 850 میلیۆن دلار داوە بە موچەی فەرمانبەران ئێستا بەرمی لێ نەوت هاتوتە لە 5-6 مانگەچێ لە 40 دلار کەمتر نەبوو ئێستا 56 و 55 و 50 دلارە باشە 400 بۆ ئەو کاتە بە 80 دلار 850 میلیۆن دلار پێدابین ئەکرا ئێستا بۆ مثلەن بە 50 دلار 400 میلیۆن دلار پێدابین ناکرێت زۆر تۆ دەڵی زوڵمەکەواتەوانی کە ئەمەیان کردووە زاڵمە بێگومان ئەزانی چۆنە ئێمە ئەگەر پەرلەمان بمایە هەموو ئەوانەی کە ئەم بڕیارانیان داوە ئەبووە بەهات نایەوەیان کردووە پێ دوایە ئەزانی چۆنە هەرکەس زوڵم کە لە قوتی یەکێکە دەسەڵاتی نەبێ بێگومان زاڵمە بەڵ سوپاس دەکەم دۆ تەگرم بۆ لای بەرزکار خەڵم ئەگەر بچین هەولێر لای نەجیبەخان زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دوای ساڵێک لە چەسبانی سیستەمی پاشەکەوت دیارتنی ئەو مەترسی و زیانانەی کە ئەم سیستەمە بۆ سەر موچەخۆران و خەڵکی کوردستان دروستی کردوون چین بەڵێ بە ناوی خۆی گەورە مێهرەبان سڵاو ڕێزم بۆ ئێوەوە بۆ برای بەڕێزم کاک خەڵەف و بۆ سەرجەمبینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بەداخەوە لە سەرەتای ساڵی 2016 کە ئەو بڕیارە زۆرم لێیە لە غیابی پەرلەمان ئادرا ئەویش سیستمی پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران بوو یعنی ساڵی 2016 ساڵێکی زۆر زەحمەت و قورس بوو بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە گشتی و بە تایبەتی بۆ فەرمانبەران و موچەخۆران
ئەویش لە دەرەنجامی ئەو بڕیارە نایاساییەوە بوو کە لە غیابی پەرلەمانە حکوومەت دەستی بۆ برد. بۆیە سەرڕای ئەو بارودۆخە ناهەمواری کە خەڵک هەیبوو بە تایبەتی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی شەڕێکی نەخوازرا بۆ ڕۆژانە ئەمان بینی کە تەرمی ڕۆڵەکان شەهید دەکرا و ئەگەڕێنرایەوە بۆ کەسوکاریان سەرڕای ئەوە قەیرانی داراییش باری خەڵکی زیاتر قورس و ناڕەحەت کردبوو. و بەڕای من ئەو بڕیارش لە ئەو مبەڕیرانەی کە حکوومەتی هەرێم هەیبوو بۆ دەستبردن بۆ قوتی خەڵکووە بۆ موچەی خەڵک مبەڕیرەکان ینی لە جێی خۆیان نەبوو چونکە بە بەڵگەیەوەی کە ئەوان مبەڕیری دابەزینی نرخی نەوت و شەڕی داعش و برینی بووجە و ئەمانە کردیان بە پاساو بۆەوەی کە دەست بۆ قوتووە بۆ موچەی خەڵک برن. بەڵام ئەگەر مبەڕیرەکە ئەوە بوو بێ لە ئێستاە کە چەند مانگێک ینی نرخی نەوت لە 25 دلار و 26 دلار بوو ینی ماوەیەکی زۆر نرخی نەوت ینی بەرز بۆتەوە لە 40 دلارەوە لە ئێستا کە بە پێی راپۆرتەکەی ئێوەش لە 55 دلار زیاترە. بۆچی لە ئێستا دەستکاری ئەو موچەیە ناکرێتەوە کە ئەمەش بڕیارێکی خۆیان بوو مانگانە چاو بخشێنەوە بەو سیستەما بەڵام نەک مانگانەوە ساڵێکی شتێپەڕی هیچ چاوخشانەوە و هیچ دەنگێکیان نییە ینی بۆەوەی کە ئومێدێک نادەن بە خەڵک بۆی کە ئەوان ئەتوانن چاوپێخشانەوە بکەن و ڕێژەی و پاشەکەوتە کەم بکەنەوە. دەرەنجامە خراپ و نەگەتیفەکانی ئەو بڕیارش بەڕاستی لەسەر خەڵکی هەرێمی کوردستان و لەسەر سەرجەم سێکتەرەکانی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەرەکەوێ ینی بە جۆرێک کە بارودۆخی هاوڵاتیان کە لە ڕووی دارایەوە تێکچوو بێگومان لە ڕووی کۆمەڵایەتیشەوە تێگەچێ لە ڕووی تەندروستیەوە ینی ئێمە ئێستا بینین کە دەرەنجامی ئەو قەیرانە داراییە بە جۆرێک دەرکەوتووە هەر بە پێی ئاماری دەستەی ئاماری هەرێمی کوردستان ڕێژەی هەژاری لە 103 بۆ پێش ئەو قەیرانە ئێستا بۆتە لە 112 و زیاتریش و بە پێی ئامارێکی تر لە ساڵی 2014 تا 2016 زیاد لە 450 پزیشک وازیان لە کارەکانیان هێناوە زیاد لە 300 پزیشک موچەی بێمۆڵەتیان وەرگرتووە کە ئەمە کاریگەریەکانی لەسەر کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی بەرچاو دەرکەوتووە ینی کەمبوونەوەی دا و دەرمان لە نەخۆشخانەکانە ئەمانە هەمووی پەیوەندی بە قەیرانی دارەیە بوو بە نەبوونی بوجەوە هەبوو بۆ ئەو سێکتەرانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە یانی ئێمە بە پێی ئاماری بەڕێبەراتی تونند و تیژی خێزانی لە ماوەی ئەو 2 ساڵی کە قەیران بەو شێوازە بووە بە تایبەتی لە 2016 یعنی ڕێژەی جیابوونەوەی هاوسەران و خێزانەکان بە جۆرێک بۆ کە ئەوەنە بەرز بۆتەوە کە بە درێژایی حکومڕانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێژەیە ینی تۆمار نەکراوە. ئەمانە هەمووی دەرەنجامی نەگەتیفە سەروەرنەبوونی یاسایە خەڵک ینی هیچ متمانەیەکی نەماوە بۆ حکوومەتە متمانەی نەماوە بە بەڵێنەکانیان بە بڕیارەکانیان ینی بەداخەوە ئێمە ئێستا بینین کە لە مانگی 12 2015 هەتا مانگی 12 2016 10 پرۆژەی چاکسازی ڕاگەیەنراوە لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە لە وەزارەتی داراییەوە لەلایەن پەرلەمانتارانەوە تەنانەت لەلایەن حیزبە سیاسیەکانەوە کە پرۆژەی چاکسازی ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە بەڵام هیچ دەرەنجامێک نابینین ینی ئەو چاکسازیانە بە کوێگەی ئەم هەموو لیژنەیە کە دروست دەکرێت بۆ چاکسازی یعنی ئەمانە لەبەرەوەی هیچ دەرەنجامێکی ئیجابی و ئەرێنی نییە خەڵک هیچ ئومێدێکی نەماوەوە هیچ بەو بەڵێنانەوە بەو چاکسازیانەوە بەو بڕیارانە باوەڕ و متمانەی نەماوە بۆی ئەمانە ڕۆژ بە ڕۆژ کاریگەریەکانی زیاتر دەرەکەوێ و خەڵک زیاتر متمانە ئەبێ و بۆکو برای بەڕێزم کاک خەلەف ئاماژەی پێکرد ینی حکوومەت و نەزانێت کە خەڵک تا سەر بێدەنگە بێ و هەتا سەر ئەمە لەم حکوومەتە قوبوڵەکە نەخێر ینی خەڵک بەڕاستی کۆمەڵێ شتی کردوتە بربەست بۆ ئەوەی کە سەبر و ئارامی زیاتری بێت کە یەکێک لەوانە شەڕی داعشە و بارودۆخی هەرێمی کوردستانە بەڵام وە شەڕی داعشش خۆشبەختانە وردە وردە بەرە و کۆتایی ئەچێ لە دوای ئەمە یانێ بێ حکوومەت بەڕاستی پێشەوەی بگاتە ئەو قۆناغا
هەوڵێک بدات بۆی کە بارودۆخی هاوڵاتیان چاک بکە و پێداچوونەوە بەو سیستما زۆرم لێ و ئەتوانم بڵێم ناوی بنەی ستەم نەک ستەمێکی زۆرە کە لە هاوڵاتیان کراوە سزای هاوڵاتیانە درێت سەر ڕای ئەوەی کە هاوڵاتیان ئەو هەموو خۆڕاگری و ئارامگریان هەیە سەر ڕاوەی کە ڕۆڵەکانی خۆیان ئەکەنە قوربانی لە پێناوی ئەو خاک و نیشتیمانە یعنی حکوومەت دەبێت بەو شێوازە پاداشتی خەڵک بداتەوە بەڵای زۆر باشە نەزیبەخان موچەی کە سوکاری شەهیدان موچەی فەرمانبەران ئەگەر هەتاکو مانگی دەدرا موچەی کە سوکاری شەهیدان کە ڕۆڵەکانیان کردوێتە قوربانی ئەبینین تا مانگی حوتیان وەرگرتووە موچەی مانگی هەشتیان وەرنەگرتووە ینی موچەی کەم ئەندامان ینی پێخاوەن پێداویستی تایبەت ئەمانە کە هەموو چین و توێژێکن قوربانیان دا بۆ کوردستانە بۆ ئەو هەرێمە یعنی ناکرێت دەسەڵاتدار لە ئێستای ئەوانی کە دەسەڵاتیان هەیە ئەمانە هیچی لە بەرچاو نەگرن و هیچ بەتەنگ ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە نەبن و بیشیانەوێت هەتا سەر ئەمەیان بۆ بچێتە سەر و خەڵک لیان قوبوڵ بەڵای سوپاس دەکەم بەڕێزت دەڵێ ئەمە ستەمە لە خەڵک کراوەکە تۆ شاورە لەسەرەوەی ئەوانەی ئەوانە کە ستەمکارن بێگومان ینی ستەم چییە؟ ستەم ئەوەیە کە ئەوان ئەمڕۆ دەسەڵاتیان هەیە بەسەر قوتی خەڵکە دێن لە حساسترین شت کە ژیان و گوزەرانی خەڵکە یعنی ئەمڕۆ بەداخەوە ئەم حکوومەتە وای کردووە تەنانەت باوک شەرمەزاری لە لای مناڵەکانی بووە لای خێزانەکەی بووە کە نەتوانێ وەکو پێویست بە خێویان بکە وەکو پێویست بژێویان بۆ دابین بکە لە کاتێکا کە موچەی بڕیوە لەو لاوە بارودۆخی بازاریش ئەزانین چۆنە یعنی زۆر بەداخەوە کە کۆمەڵێ بڕیاری داوە ئەنجومەنی وەزیران تەنانەت تا ئەو بڕیارانەی جێبەجێ کردووە کە ئەرکی سەرشانی هاوڵاتی قورس کردووە باشە بڕیار درا کە پێداچوونەوە بە نرخی بازار ڕابکرێ نرخی شتەکان دابەزێنرێ بەپێی ئاستی بژێوی خەڵک بەڵام ئەبینین ڕۆژ بە ڕۆژ بازار گرانترە هیچ لێ پرسینەوەیکیانێ هیچ بە دوواداچوونێکیان نیە ئەمە ستەم نەبێ ینی ناوی چی لێ ئەنەی بێگومان ئەمە ستەمێکی زۆر گەورەشە و خەڵک بەڕاستی حەقی خۆیەتی کە لێ پیچینەوە لێ پرسینەوە لەو دەسەڵاتە بکە بە هەر شێوازێکی مەدەنی بە هەر شێوازێک کە بۆی ئەکرێ ئەگەر لە ئێستاشانە بێ لە داهاتوە دەبێ حکوومەت باجی ئەو کارانەی خۆی بدا ئەگەر لەوە زیاتر بەتەنگ هاوڵاتیەوە نەبێت و بەتەنگ بارودۆخەوە نەکات بۆ بارودۆخ و ژیانی گوزەرانی هاوڵاتیان بەڵای سوپاسیان دواتەگەڕێن و لای بەرزکە خەڵەف سەبارەت بەوەی کە کۆمەڵێک چاکسازی ڕاگەنرا لە سەرتاوە لە سەرتایەوەی کە بڕیاریشمانە 64 ئەنجومەنی وەزیرا کە لە حەوت بڕگە پێک دێت ینی هۆکارەکەی چێتنا ئەو جێبەجێکرا مەسەلەی موچەکەی ئەوەی کە زیاتر ئەوە جێبەجێکرا کە خەڵکی ئازار لە مەسەلەی کەمکردنەوەی موچە ئەوانی تر جێبەجێکرانەوەی کە لە بەرژۆنی خەڵکدانە بێت هەموو بڕیارەکانی ئەو کاتێک کە بۆ مەسایلی چاکسازی دەرچوو هەموو بڕیارانە نەئەچوونەوە چوارچێوەی ئەنجامدانی چاکسازیەوە بەڵکو کەمکردنەوەی خەرجی بوو و بەحساب زیادکردنی داهات بوو ئەوان لە زیادکردنی داهاتە ینی مۆڵترین پارە بۆ ئەوی بگەڕێتەوە بۆ خەزینی حکوومەت و یا با بڵێن حکوومەت ئەو پارەیە خەرج نەکە مەسەلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچە خۆران بوو بە شێوازێکی گشتی هاتن ئەو قەرارەیاندا یان مەسەلەن بڕینی نەسری دەوائیر و کڕینی بەنزین بۆ سیارە و کەمکردنەوەی کڕینی سیارە و تێکەڵکردنی هەنێ دەوائیر و ئەوانە کە ئەمەیش ئێستا شەلەلێکی ئیداری زۆر گەورەی لە ناودام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە دروست کردو ئێستا ڕۆتیناتێکی زۆر بەربڵاو لە ناودام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە لە ئێستا ئیشوکاری هاوڵاتیان لە ناو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە ناڕوە ینی سێکتەر بە سێکتەر وەریگرە فەزاحەتی گەورە هەیە سێکتەر بە سێکتەر وەریگرە جامدبوونێکی زۆر گەورە هەیە ینی وایان کردووە لە مەجالێکیان ڕەخساندۆ بۆ فەرمانبەر کە ناچاریان کردووە فەرمانبەر ئەبێ دەست بۆ دەستکەوتی ناقانونی و ناشەرعی ببە ئەبێ چکە بۆ ناچاریان کردو ینی من نمونەی زیندوم لە بەردەسەکە ئیش هەبووە بدرێ بە فلان کۆمپانیا بۆ ئەوەی کارگەیەکی گرنگ بۆ داهاتی ئەم وڵاتە دروستکە هەم بۆ حکوومەت داهاتی هەم هەلی کار ئەڕەخسێنێ بەڵام لەبەر بڵاوبوونەوەی ڕۆتینات لەبەر بڵاوبوونەوەی گەندەڵی لەبەر ناچارکردنی فەرمانبەر بەوەی کە ئەو ئیشە جێبەجێ نەکاوە معلومات بدا بە کۆمپانیایەکی تر بۆی بێن هەمان ئیش هەیە وەرە بێشە لە مقابل پارێکی کەمە ئەمە چییە؟ یعنی یەک جۆ خولقاوە لە هەرێمی کوردستان لە ڕووی ئیداریەوە ئەگەر پەلە نەکەن لە چارەسەرکردنی گەندەڵیەک
ئێستا گەندەڵی لە هەموو دام و دەستگاکان و لە هەموو جونگەکانی حکوومەتە شۆڕ بۆتەوە ینی ئەچینە قۆناغێکەوە بە 40 ساڵی تر پێمان چارەسەر ناکرێت ئەگەر بە پەلە بڕیان نەدرێت لە چارەسەرکردنی ئەم دۆخە چونکە لە ڕابردوو گەندەڵی هەبوو لە ڕابردوو مەشاکیلی گەورەی ئیداریمان هەبوو بەڵام لە ڕابردوو فەرمانبەر موچەی وەرەگر بەشی ژیانی ئەکرد ئەگەرچی کەمیش بواە موچەی هەندێک لە خەڵکمان کەم بوو من باسی ئەوانە ناکەم بەشی ژیانی ئەکرد ئێستا لە 170 لە 150 لە 160 ئەم موچەیە بڕاوە ئێمە چەند جارێک پەرلەمانتارەکان دانیشتوین بەر لەوەی حکوومەت ئەم بڕیارەدا ئەو کاتێک کە پەرلەمان بۆ دەرکردنی بڕیار و قەرارەتەکانی تر لە ئەکتیڤ بوو دانیشتین چی بکەین بۆ ئەوەی مەسەرەن دەست ببین بۆ ئەوەی ئەوە بکەین نەمانەتوانی قەراری ئەوە بدرێت چونکە ئەمانزانی فەزاحەتی گەورە لە ناو کۆمەڵگەیە دروست ئەبێ نەمان ئێوەرا یعنی ئەو تەرحانە بدەینە حکوومەت من نازانمەوە چ جۆرە جەراعەتێکە بێ قەرار بدەین لە 175 و لە 170 موچە ببڕی جورەتی دەوێت پێت وایە ئەوەی کردویانە بەڵێ جورەتی دەوەی کردویان تۆ سیر کە تۆ هاوڵاتیەکە ڕاهێناوە لەوەی بە ملیۆنێک و 200,000 ژیانی خۆی ڕێک بخە لە کون فەیەکونێکە لە شەو ڕۆژێکە ئەم ملیۆن و 200,000 بۆ ئەگەی بە 350,000 دینار ئەخە پێم ناڵێ بەم هاوڵاتی خۆت ئەڵێی بڕۆ تەعویزی ئەو پارەی تری کە تۆ ماگانە ژیانی ماڵ و مناڵی پێدابی نەکرد بە چی بیکە چۆن بیکە باشە بڕای ئیشی بۆ نمونە فەرمانبەر هەیە یان مامۆستا هەیە لە پاڵ ئیشەکەی خۆیان مەجالێکی بۆ ڕقساوە کەم دەوانگا بچی ئیشێکی ترکە بەڵام لەکوێ ئیش بکە جاران پارە لە بازار هەبوو هەموو جۆرە ئیشەکان هەبوو دەست ئەکەوت ئەگەر یەکێ بیویستایە ئیش بکە بەڵام ئێستا پارە لە بازار نییە هیچ جۆرە ئیشێک نەماوە یعنی دەست ئەبەی بۆ هەر ئیشێکە لە ڕابردوو گرنگی هەبوو ئەهمێتی هەبوو ئێستا لە 170 لە 180 دابەزیوە نەماوە کەواتە ئەبێ حکومەت ئێستا خەڵک چاوەڕێیە ئێستا لە قۆناغێکین ئەم قۆناغا ناوی چاوەڕوانیکردنی خەڵکە بۆ بڕیارەکانی حکوومەت خەڵک ئەوێ بزانێ حکوومەت چ بڕیارێک ئەدا سەرەتای ساڵی 2007 نەوت بەرز بۆتەوە شەڕی داعش و مەسەلەی مووسڵ بەرەو کۆتایی ئەچێ ئاوارە ئەگەڕێتەوە داهاتەکانی ترمان هەیە پەیوەندەکان لەگەڵ عێراق ئەڵن بەرەو باشتری ئەبین باسی دەوڵەت ئەکرێ ئەمریکا لە منتیقەکەیە خەڵک چاوەڕێ ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت بۆ مەسەلەی پاشەکەوتی موچە چ جۆرە بڕیارێکەدا بڕوا بکە ئەگەر خەڵ لەم مەجالە ناومێت بکرێ خەڵکیش نەڕژێ لەسەر جادە بۆ ڕوخاندنی حکوومەت یەک جەو لە ناو فەرمانبەران و موچەخۆران و کاربەدەستانی ئەم حکوومەتە دروست ئەبێ خۆی بۆ خۆی ئۆتۆماتیکی حکوومەتەکە ڕوخێ ئەگەر حکوومەت بەردەوامی لەسەر بێموچەی دەڕوخێت دەگەر هەوا درێژەی پێ بدات بێگومان ینی من بەدواداچوونم کردووە بۆ هەندێک جێگا ڕۆشتوم وەساوە دەوامتیایە ئیشتایە وەساوە کە ڕۆیشتم سێرەکەم سەبەبی بەسیتە سەبەبی زۆر بەسیتە دەوامەکەوە ساوە ئەسڵی سەبەب ئەوە نییە کە من بۆی ڕۆیشتوم و ئەوان بۆیان دیاری کردوین 1 2 3 4 ئەمە سەبەبەکانە ئەسڵی مەطلب ئەوەیە ئەم پیاوەی کە تۆ ناوت ناوە مدیری ئەم فڵان دائیرە ئەو مۆزەف و شوێنانی کە لەوێ کار ئەکەن ئەوەندە پارەیان پێ نییە نادرێتێ بێن ئیشەکەی خۆی بە تەواوی جێبەجێ بکە بە دەروونێکی ئارامەوە بێت هاوڵاتیەکان یا خوێندکارەکان یا فڵانە مەسەلەن بەڕێ بکە پارەی پێ نییە دڵی لای مناڵەکانێتی معقولە کابرا 6 سەرخێزانە زیاتر لەم عەدەدەی هەیە پێشتر تۆ پارەت داوا دیسە پارەکەی بڕیوە پێی ناڵێ بڕۆ و ئیشە بکە ئێستا چی بکە لە مناڵەکانی یعنی ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان بەم بڕیاری پاشەکەوتی موچە دای لە دەرگای یەک بەیەکی هاوڵاتیانی یا خێزانەکانی هەرێمی کوردستان چکە لە هەرێمی کوردستان لە ڕابردوو کە ئەوە جێگەی دڵخۆشی بوو یعنی تەسەور ناکەم خێزان هەبوو بێ موچەخۆرێکی نەبێت بە هەر عینوانێک هەبێ بەم بڕیارەی حکوومەت داوێتی لە دەرگای یەک بەیەکی خێزانەکانی ئەم هەرێمە ئەڵێەوە من هاتم قوتی تۆم بڕی باشە ئێستا کەواتە خێزان بە خێزانی ئەم هەرێمەی ئێمە چاوەڕێ ئەوەیە قوتی بۆ بگەڕێتەوە کە قوتی بۆ نەگەڕێتەوە کەواتە خێزان بە خێزانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دژی ئەم حکوومەتە ئەوەسێ لە ئایندێکی نزیکە بۆیە من تەسەورەکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە بە جدی وەربگرێ ئەگەر کات هەبێ شەرحی ئەوەش بکەین هۆکاری تر هەیە لە پشت هۆکارە اقتصادیەکانەوە کە وای کردووە ئەم دۆخە دروست ببێ پێویستە ئەو هۆکارانەش کە ئیشکالی گەوریان بۆ ئێمە دروست کردووە بێ هۆکارانش بنەبڕ بکرێت چارەسەر بکرێت بۆی بتوانین زۆر بەسایل اقتصادی بەڕێستان پێشبینی چەند دەکەن بوون و تا چەند ئەم دۆخە بەردەوام بێ حکوومەت دەڕوخێت ئەگەر من تەسەورم وایە تاس لە 3 مانگی ئایندە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار نەدا بە ئاراستەی بەرژەوەندی
موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەکەوینە مەزەقێکەوە کە نازانین ئەو سەری تونێلەکە بەرەوکوێ ئەچێ هەمومان تیازەرمەند لە ناڕزایەتی دەربن لە چی بەسەردیانی لە هەموو مەجالێکە بۆکوتم ئەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش نەڕژێنە سەرجادە بۆ خۆیان حکوومەتەکە نەڕوخێنن بە قەناعەتی من دارزین و داتەپین و داهێزرانێکی وا لە ناو داموزگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە دروستە بێ ئێستا بڕستی لێ بڕاو دایرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە ئیتر بۆ خۆی ئەڕوخێ ئیکە بۆ خۆی چێتە ماڵی خۆی بەڵ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتە دەگرینەوە هەولێر لای نەجیبەخان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان نەجیبەخان ئەگەر بگرین و لای بەڕێستان بەپێی و بۆلاسوونەی کێوە کردوتانە تاکو ئێستا ئەوەندەی کە حکوومەت چەند قەرزاری فەرمانبەرانەوە سەبارەت بەو مەسلەی ئەو بەڵێنەی کە بە خەڵکی بە فەرمانبەرانی دەسەبار بە دروستکردنی حسابی بانکی بۆ بۆ موچەی پاشەکەوت کراوە تاکو ئێستا هیچ جێبەجێ کراوە؟ بەڵێ بێگومانەوە خەڵکی هەرێمی کوردستان هەمووی ئاگادارن کە حکوومەتی هەرێم موچەی 4 مانگی ساڵی 2015 فەرمانبەران قەرزارە کە بە نزیکەی 3 تریلیۆن دینارەکات و ئەو ساڵی 2016 بەو نیوە موچە و ڕبع موچەی کە دراوە ئەوەی کە لای حکوومەت ماوە ناوی ناوە پاشەکەوت بە تەقریبی 5 تریلیۆن دینارەکە کەواتە بە ئەتوانین بڵێن بە کۆی گشتی حکوومەت 8 تریلیۆن دیناری هاوڵاتیان قەرزارە موچەخۆران و فەرمانبەران و ئەمەش کە لە سەرەتا حکوومەت خۆی بەڵێنی ئەوەی دابوو کە حسابی بانکی بۆ فەرمانبەران بکاتەوە و ئەم پاشەکەوتە بخاتە سەر حسابی بانکی ئەو فەرمانبەرانە. بەڵام تا ئێستا ینی ئەو بەڵێنە وەکو پێویست جێبەجێ نەکراوە ئەوەی کە تەنها حکوومەت ئیشی لەسەر کراوەیە کە تازە دەستی کردە بۆی کە موچە بکە بە شێوازێکی ئەلەکترۆنی بۆ ئەوەی ینی ڕێژەی تەواوی فەرمانبەران دەرکەوچکە ئەوەی جێی داخە کە تا ئێستا حکوومەت هەرێم خۆشی نازانێ بە دەقیقی و بە تەواوی ژماری فەرمانبەرانی چەندە. ئەگەر لەم سیستما ئەوە دەربکەوێ و حکوومەت بتوانێت ئیشی لەسەر بکە ئەمە هەنگاوێکی زۆر باشە هەرچەندە ینی ئەوەش جێی داخە کە ئەو هەنگاوش زۆر بە سستیە ڕوا ئەبوایە حکوومەت زۆر پەلە و دەسوبردی بکردایەوە چونکە ئەوە ساڵێک تێپەڕی ینی هاوڵاتیان نازانن ئایا ئەو پاشەکەوتەی کە حکوومەت ناوی ناوە پاشەکەوت ئایا چی بەسەردێ هاوڵاتیان متمانیان هەبێ بەوەی کە ئەمە نافەوتێ و وەریەگرنەوە لە کاتێکا کە حکوومەت بارودۆخی باشتر بوو لەبەرەوە حکوومەت ئەو بەڵێنەی داوە بەڵام تا ئێستا وەکو پێویست بەڕای من ئیشی لەسەر نەکردووە کە ئەبێ ئیشی لەسەر بکات و ئەمە بەڵێنی خۆیەتی ئەبێ ئەو پاشەکەوتە بۆ هاوڵاتیان بجێڕێتەوە لەبەرەوە ئەمە هەنگاوێکە هەنگاوێکی تر بەڕاستی بۆی کە حکوومەت متمانە بگەڕێنێتەوە بۆ هاوڵاتیان و متمانە بۆ خۆی بگەڕێنێتەوە لە لای هاوڵاتیان ئەوەیە کە هەنگاوی خێرا و بە پەلە بنێ بۆ چاکسازی و بەڕای من ئەو ڕێژەی کە پارەی موچەخۆران لە لای حکوومەتە
ینی ئەتوانێت حکوومەت ئەتوانێت بە ڕێژەی بیانداتەوە ئەگەر بەڵێ ئەگەر حکوومەت بەڵێ دەست بە چاکسازی بکە لە سێکتەرەکانی ترا جگە لە سێکتەری نەوت و وزە بۆیە حکوومەت ئەتوانێت زۆر باشە بەڵام ئەوەی کە نەجیبە خان بەڕێزت باز لەو دەکەی کە 8 تریلیۆن دینار حکوومەت قەرزداری فەرمانبەرانە بە ئەوەی پاشەکەوتی ساڵی 2000 و بڵێن 4 مانگی ساڵی 2015 لەگەڵ ئەو پاشەکەوتەی 12 مانگێگە ینی پێ وایە حکوومەت هیچ چینەتێکیە بۆ دانەوەی ئەو پارەی فەرمانبەران؟ والله وەکوتم یعنی لە ئێستا حکوومەت هەنگاوێکی عملی نەناوە تا ئەو متمانێ بۆ هاوڵاتی دروست بکات کە نافەوتێ ئەمە بەڵێنی خۆیەتی خۆ ئەگەر نێتی نەبێ بەڕاستی ئەمە کارەساتەکە گەورەترەکەوە فەرمانبەران و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی متمانەکەیان زیاتر لەقەبێ بە حکوومەت بۆیە ئەبێ ئەو هەوڵە بدا حکوومەت لە ئێستاە و بەڵێنی داوە کە نافەوتێ بەپێی بڕیاری خۆیان هەر لەو بڕیاری کە لە مانگی دوی ساڵی 2016 دەریان کرد یەکێک لە بڕگەکانەوەیە کە ئەم موچێ نافەوتێەوە قەرزە لە لای حکوومەت و لە هەر کاتێکا حکوومەت توانای هەبوو دەیداتەوە بە هاوڵاتی بۆیە لە ئێستاە بێ حکوومەت ئەو متمانێ بۆ خۆی دروست کات و بە شێوازە کاری لەسەر بکاکە بتوانێت ئەو موچێ بداتەوە وەکوتم یعنی ئەمە تەنها پەیوەندی بە دابەزینی نرخی نەوتەوە نەبوو یعنی ئێمە کاک خەڵەفیش لە لیژنەکەی ئێمە بۆ لیژنەی دەستپاکی ئێمە پێشەوەی کە حکوومەتی و هەرێمی کوردستان ڕوبەڕێی ئەو قەیرانش بێتەوە پەرلەمان پەچی بکەیە ئێمەیشمان زۆر لەسەرەوە کرد کە با حکوومەتی هەرێم چاکسازی بکە لە بواری موچەی نایاسایی بە تایبەتی خانەنشینی یعنی لە ئێستا بەڕێوەبەری خانەنشینی لە وەزارەتی دارایی ئەڵێ بە تایبەتی موچەی پلە تایبەتەکان ئەوانەی کە بە نایاسایی خانەنشین کراون زیاد لە 1000 کەسە بن یعنی نازانین پلە تایبەتەکان موچەیەکی زۆر زۆرەوە بە قورسایەکی زۆر لەسەر بودجەی هەرێمی کوردستان دروست کردووە یعنی حکوومەت ئەیتوانی لەو کاتەیە کە نرخی نەوتیش دابەزی بوو لە هەندێک بواری چاکسازیە ئەو پارەیە بگەڕێنێتەوە لانی کەم بتوانێت موچەی فەرمانبەرامدا بەڵام دیارە حکوومەت نێتی نەبووە بەڵام لە ئێستاە یعنی بۆ ئەوەی کە حکوومەت بەڕاستی ئەو بارودۆخە ناهەمواری کە ئێستا حکوومەت خۆشی تایە یعنی بەداخەوەی ما بینین ئێستا بە پێی پێڕەوی ناو خۆیان بێ هەفتانە کۆ ببنەوە لەسەر بارودۆخی خەڵکو لەسەر بە پێی کارنامەی خۆیان ئیش بکەن بەڵام نەک هەفتانە ینی ئەبینین بە 3 مانگ جارێ حکوومەت کۆ بێتەوە ئەمانە هەمووی بێباکی حکوومەتە بەرامبەر بۆ بارودۆخە لەبەرەوە بەڕاستی ئەگەر حکوومەت هەنگاوی جددی و عملی نەنێ بۆ ئەوەی کە متمانە لای هاوڵاتی دروست بکات و چاکسازی لە هەندێک بواری ترانەکە و ئەو بەڵێنانی کە داوێتی جێبەجێینەکە بەڕاستی ئەو حکوومەتە لە لێواری ڕوخان و شکستایە و ئەو کاتەش ئەتوانم بڵێم ئەوانەی کە ئێستا دەسەڵاتدارن و بێباک و بێمنەتن بەرامبەر بە خەڵک ئەوان لە خەڵک و لە هاوڵاتی زیاتر زەرمەندە بن بۆیە ئەگەر هەر لەبەر خۆشیان بێ ئەبێ هەنگاوی عملی بنێن و بەجددی هەوڵی چارەسەرکردنی ئەو بارودۆخە بدەن زۆر باشە بەڵام ئەوانەی کە بەڕێز دەڵێ لە دەسەڵاتن بۆ ئەوان ئێستا بۆچی زەرمەند دەبنێن ئەوان گیرفانیان پڕ نییە؟ کاک حەکیم یعنی ئەگەر حکوومەت بێ ئەگەر دەسەڵاتدار لە خەمی هەرێمەکەی خۆیان بێ و وڵاتە و هاوڵاتیانەکەی خۆیان بێ بەڕاستی ئەبێ بێباگ نەبێت لە بارودۆخی هاوڵاتیان یعنی ئەوانەی با گیرفانیان پڕ بێ ئەی باشە ئەو بۆ دەسەڵاتەوە ئەنازێت بۆ حکومداری خۆیەوە ئەنازێ ئەی باشە ئەگەر جێپێی لەش بوو ئەگەر پێی لەق بوو ئەگەر ئەو مەترسێ دەرەکیانەی کە ئێستا لەسەر هەرێمی کوردستان هەیە کاریگەریەکانیان زیاتر دەرکەوت لەسەر هەرێمی کوردستان یعنی و کاتە دەسەڵاتەکەی ئەوان لەقەبێ ئەی باشە ئەوان دەسەڵاتدارن لێرە ئەوانە بێ لە خەمی یەکەم خەڵکا بن و دووهەمیش ئەگەر لەبەر دەسەڵاتدارەکەی خۆشیان بێ لەبەر پێگە و شوێن و مەکانەتەکەی خۆشیان بێ بە هەوڵ بدەن ئەو قەوارەی هەمانە ئەو پێگەی هەمانە ئەو دەسەڵات و حکومدارەتی هەمانە بیپارێزن یعنی بەڕاستی ئەوەی لەم هەرێما ڕۆدا لە هیچ شوێنێکی دنیاە یعنی ئەمە بیزەبت وەکو
حکایەتەکەی مەلای مەشهوری لە هاتۆ کە کابرا چوو بە سەردارێک و لە ژێر خۆیەوە ئەی بڕیەوە یعنی مەوای لە هاتۆ ئەی باشە تۆ دەسەڵاتداری لەسەر ئەو هەرێما تۆ لەو هاوڵاتیانە بەرپرسی تۆ حکم بەسەر ئەو هاوڵاتیانەکەی لە کاتێکا کە تۆ دێی پێگەی هەرێمەکەت وە خەڵکەکە برسیەکەیت و پێگەی هەرێمی کوردستان عیبدارەکەی لە هەموو دنیا و لە لای هاوڵاتیان و لە لای وڵاتان یعنی ئەمە ناوی ئەلیت چی ئەمە ئەتوانم بڵێم یعنی بە جۆرێک خەمسارد و بێباکن کە لە خەمی خۆی شیانانین دەسەڵاتەکەی خۆی شیانانین ئەگەر لە خەما بوونا بەڕاستی هەولانەدا ئەو بارودۆخە چاککەن و متمانە دروستکەن لای هاوڵاتیان بۆی کە هاوڵاتیان چی هیچ نەبێ متمانێ بە دەسەڵات و بە حکمی ئەوان هەبێ ئاوات نەخوازێ بۆ دیکتاتۆرەکانی پێشوو لەوەی کە لەمان باشتر بوون بە هیچ نەبێت لە ڕووی بژێوی گوزەرانی خەڵکەوە. بەڵای سوپاس دەکەم دواتەگرێمەوە لای بەڕێستان کە خەڵک بڕێژ لەسەر تاوە باس لەوەکرد نەجبەخانی بازەکە وێنەی نەبووێنی لەیت سیستێمێکم جۆرە لە سادانی خەڵک وێنەی نەبووە هەر ئەم جۆرە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان کە ئێستا ئەو گوزەرێ لە دنیاە نمونەی نییە یعنی تۆ پێم بڵێ لە چه وڵاتێکی دنیاە هەیە حکوومەت هەبێ بەڵام پەرلەمان نەبێ چاودێریێتەوە لە وڵات دیکتاتۆرەکانیشا پەرلەمان هەیە جا بە پەرلەمانەکە ئەگەر پەرلەمانێکی مەسەلەن کارتۆنیش بێ پەرلەمان هەیە ئیشوکاری خۆی ئەکا سەرۆکی هەیە نازانامجێگیری هەیە ئیشوکارەکانی خۆیان جێبەجێکەن لە لای ئێمە 4 کۆڵەکی ئەساسی هەیە کە ئەم وڵاتە بەڕێوە ئەبا سەرۆکایەتی هەرێمە حکوومەتە پەرلەمانە دادگاکان ئێمە یعنی بە قەرارە یەکێک لە کۆڵەکە ئەساسیەکان کە سەرۆکایەتی پەرلەمانە پەکمان خستووە ئەوشە حاڵی حکوومەتەکەمانە ئەوشە حاڵی دادگاکانە ئەوشە حاڵی سەرۆکایەتی هەرێمە کە ئێمە زانی لە چ بارچووی تۆ لە کوردستان مردوون ئێمە ینی ئیسە دام و دەستگا نەماوە کە بێ مەسەرەن بە ئەکتیڤی وەک خۆی ئیشوکارەکانی خۆی جێبەجێ بکە دادگاکان هەندێک لە ئیشوکارەکان جێبەجێەکەن بەڵام قەراری دادگا جێبەجێ نابێ قەراری دادگا لە 16شی جێبەجێ نابێت لە هەرێمی کوردستان ئەوە حاڵی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئیشێکی بووە بەوەی پارە کۆ بکاتەوە دابەشی بکاتەوە بەسەر خەڵکە ئەوشی پێ جێبەجێ ناکرێت ئەوەش وەزئی پەرلەمانەکە ئێوە زان تەنها ئیشی لیژنەکان ماوە ئەوش ئەو لیژنانەی کە بۆ خۆیان کۆڵ نادەن و ئەجوڵێن و ئەیانەوە ئیش بکەنەگینا ئەوە ئێوە زان ئەوە لەو مدە تاریخی کە هەیە لە 12ی دەوە ئەوە ساڵێک و ئەوەندەیە خۆتان نەزانن سەرۆکایەتی پەرلەمان پەکی کەوتو و یاسا لە وڵاتە دەر چاودێری حکومت ناکرێت باشە بەرزوتت مەسەرەی بوونی پەرلەمان لە سیستەمی دیکتاتۆرەکانیش بوونی بەس مەسەرەی دەستکاریکردنی موچەی خەڵک ئەوش نییە لە سیستەمی دیکتاتۆرەکان دەستکاریکردنی موچە هەیە کاتێککە وڵاتی ئەکەوێتە قەیرانێکەوە ئەکرێ لە هەموو سێکتەرەکان چاکسازی بکرێ گلدانەوەی پارە بکرێ بڕیار بدرێ بۆ زیادکردنی داهات بەڵام بە نیسبەتێک کە تەسیر لە ژیانی خەڵک ئەوەی کە کراوە لە شوێنێک هەیە نەمبیستۆ لە دنیاە لە 1970 موچە ببڕێ یا حکوومەتەکە ڕووخاو هیچی پێنەدراوە سەردەمی بەعسیژەوە هیچی پێنەدراوە نەخێر نەبووە کەی لە سەردەمی بەعس ئەوە بۆ قەراری لەو جۆرە بدرێ خۆ حکوومەت بەعس بڕاونێتەوە ینی ئێمە قسەمان لەسەر ئەوە نییە بەڵام ئێستا ئەم بڕیارانە نەعەدالەتی زۆر گەورەی تایە هەر خودی بڕیارەکە بۆ خۆی لە ناو بڕیاری کەمکردنەوەی پاشکەوتکردنی موچایە نەعەدالەتی گەورەی تایە یعنی توێژی وا هەیە کە توێژێکی باڵا دەستە لە ڕووی مەعیشەتی ژیانیەوە بەرزە دینارێکی لێ نەبڕاوە بەڵام توێژی وا هەیە ئەگەر ڕۆژ مەسەل لە مانگێکا 2 ڕۆژ مەعاشەکەی دواب کەوتای پێوەی دیارە بوو ئەوە لە 16 موچەکەی لێکەم کراوەتەوە نەعەدالەتی گەورە لە مەجالانەیە ئێمە تەنها مەسەلەن لایەنە سلبیەکەیمان باس کرد ئەگەر حکوومەت بێ و حکوومەت بێ بیانوێ بڕیار بدەن بیانوێ دۆخەکە چاک بکەن ڕێگا هەیە خۆی عنی کۆتایی دنیا نییە ڕێگاکان چییە ئێمە لە هەرێمی کوردستان ئەتوانین ببینە خاوەنی سەرچاوی تری داهات جگە لە نەوت ڕاستە داهاتێکی مۆڵت دەسەکەوێ بەڵام داهاتێکی زۆر نەکبەتە بۆ وڵات و بۆ میلەت وڵاتێکی تەمەڵێ بۆ دروستەکە میلەتێکی بۆ دروستەکە کە فێری ئەوە بێ هەر پارەی بدێتێ و بیخوا نایڵە ئیش بکەی ئێمە ئەبێ ئەگەر قەیرانی داراییشمان نەبێ پەنابین بۆی داهاتی ترمان دروست بێ لە هەرێمی کوردستان لە نەوعی داهاتی کشت و کاڵە سیاحەیە پیشەسازیە داهاتەکانی ترەکەمە من پیشەسازی وەک نمونە بۆ جەناب باسەکەم لە هەرێمی کوردستان نزیکەی 3800 کارگە هەیە لە 165 بۆ هەفتای ئەم کارگانە پەکیان کەوتووە لە 165 بۆ هەفتای 3800 کارگە لە 2000 کارگە زیاترە باشە ئێستا ئێمە قسەمان کرۆ لەگەڵ کەرتی تایبەتمان زۆر بینیوە لە ماوەی ڕابردوو کەرتی تایبەت ئامادەیە هەموو ئەم کارگانە بخەنەوە ئیش یعنی کەرتی تایبەت ئامادە بێت لە ماوەی 2 مانگ بۆ 3 مانگ 2000 کارگە بخاتەوە ئیش
هەر کارگەیەک 20 کەس بخاتە سەرکار 20,000 کەسی 40,000 کەسەکە تۆ لەم مەزەقە گەورەکەی کە خەڵکی تێخستووە بتوانین 40,000 کەس لە ماوەی 2 مانگە هەلی کاری بۆ بڕەخسێنی ئەمە یەکێکە لە دەواازە زۆر گەورەکان سیاحە ئەکتیڤ بکرێت ئەتوانین خەڵکی زۆر بخێتەوە سەر کار و بتوانین داهاتی زۆری تری دەست بکەوێت لە کەرتی کشت و کاڵکێکی لە کەرتە گرنگەکان لە وڵاتی ئێمەیە خۆری باشمان هەیە ئاوی باشمان هەیە زەوی باشمان هەیە هەوای باشمان هەیە بەڵام عقلی باشمان نییە بۆ ئیدارەدانی کشت و کاڵ لە هەرێمی کوردستانە یعنی ئێمە سیستەمەکەمان لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان خۆ شخصی باشی تایە یعنی شخصی عقلی تایە دەرک بە وەسەکانەکە ئەوێ چاک بێ بەڵام سیستەمێکمان دروست کردو بۆ خۆمان ئەم سیستەمە خەڵکە باشەکانش قوت ئەدا ونی ئەکا ناهێڵێ ئێمە ئەبێ ئەم بابەتانە چارەسەر بکەین بۆ ناتوانین سیستەمەکە چاک بکەین بۆ ناتوانین چاکسازی ئەنجام بدەین بۆ ناتوانین قەراری باش بدەین چونکە ناکۆکی سیاسیمان هەیە چونکە متمانەمان بە یەکتری نییە کەواتە ئەسڵی بابەتەکە قەیرانە داراییەکە مەسئلەی ئەنجام نەداین چاکسازی هەمووی ئەگەڕێتەوە بۆ ناکۆکی سیاسیەکان کە هەیە لە هەرێمی کوردستانە ناکۆکی سیاسیەکان وای کردووە ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی دەوری خۆیان نابینن ناکۆکی سیاسیەکان وای کردووە ئیعلام دەوری خۆی نابینێ ئیعلاممان هەیە یعنی لە مزایداتی سیاسی لە سیراعی بینی حیزبەکان وامان کردووە ئەگەر ئیعلامیش قسەی ڕاست بکە هەمووی ئەڵێ نەخێر لە بەرژەوەندی فڵان حیزب ئەگەر قسەکەش ڕاست بێ لە قسەی ئیعلامیش وەرناگیرێ لە کاتێکە ئەبێ ڕاگەیاندن ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی هەموو گروپەکانی تری فشار هاوڵاتیان پێکەوە چاودێری دام و دەستگاکانی بەڕێوەبردن من لە وڵاتدا بۆ ئەوەی خەڵک بەباشی بژی خۆ ئەگەر نا فەلسەفەی دروستبوونی دەوڵەت و حکوومەت و دام و دەستگا ئەگەر بۆ خزمەتی خەڵک نییە بۆ چییە هەر لە دنیاە وایە ئەگەر خزمەتی خەڵکی پێ ناکەی بۆچیتە ئەبێ هەڵی بۆ شوێنیتەوە کەواتە بێ ناکۆکی سیاسیەکان چاکەین تاکو بتوانین نەجی بەخانە گەر بگرێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە مەسەلەی چاکسازیکردن لە لیستی موچە لە سەرتاوە باز لە چاکسازی دەکرێت تا ئێستا چاکسازیکە ڕاستەقی نەکراوە لیستی مەسەلە موچەی فەرمانبەران بۆ ئەوانەی کە ئەوانەی ناشایستن ئەوانەی کە بندیوارە بوون دەربهێنرێەوە هیچ دەرە و خەڵکی کە مستحەقە بادیە و کەسانە نەدات نەخێر یانی وەکو ئاماژەم پێکرد ئێمە لە کاتی خۆیان وەکو لیژنەی دەستپاکی هەوڵی زۆرماندا و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان چەند کۆبوونەوەمان کرد ینی قسەمان لەسەر ئەو بابەتە کرد بەڵام بەداخەوە ینی تا ئێستاشی لەگەڵا بێ ئەگەر هەوڵیش درابێ و ئەگەر کرابێتیش ئێمە لە ئەرزی واقعان نایبینین ینی ئەو چاکسازیە لەو سێکتەرانە بکرا لەو بوارانە بکرا ئێستا ئەبووە دەرەنجامەکەی دەرکەوتایە و هەر چاکسازیێکی تر هەر بڕیارێکی تر کە ئەدرێ بەداخەوە یعنی ئێمە لەبەرەوەی دەرەنجامەکەی نابینین خۆلەوانەیە ئێستا حکوومەت لە هەوڵا بێ بۆی کە ئەو قەیرانە بەرەو باشتر بەرەوە یاخود کەمی کاتەوە بەڵام هیچ ڕناگەێنن بۆ خەڵک یعنی ئەوەنە بێمنەتن لە خەڵک تەنانەت باز لە هەنگاوەکانی خۆشیان ناکەن تەنها لە ژوورەکانە دانیشن و کۆبوونەوە ئەکەن و ئیتر دەرەنجامی ئەم کۆبوونەوەوانە بەچی گەیوە ئێمە ئاگادار نین بۆیە لە ئێستا ئەو سیستمی بە ئەلکترۆنیکردنی موچەیە هەنگاوێکەوە جێگای ئومێدە ئەگەر ئیشی لەسەر بکرێ بەڵام یعنی بەداخەوە ئەبوایە کە کاتی حکوومەت دەستی بۆ پرۆسەیە کرد سەقفێکی زەمەنی بۆ دیاری بکردایەکە بۆ نمونە لە ماوەی 6 مانگا لە ماوەی 7 مانگا ئەبێ ئەم پرۆسەیە کۆتایی پێبێ بۆی کە ئەوانەی کە بە نایاسایی خانەنشین کراون و یاخود ئەوەی کە 2 موچە و 3 موچەی هەیە و هەر بوارێکی تر کە گەندەڵیتیا هەیە و دادگەریتیا لەو بوارانە حکوومەت ئیشی خۆی بکرداوە ئیشی لەسەر بکردا بەڵام لە ئێستا ئێمە هەتا پەرلەمان لە کارابوو هیچ وەڵامێکمان وەرنەگرتەوە لەو بوارە و لە ئێستاشا ینی پەرلەمان کە هیچ ڕۆڵێکی نییە و ئێمە وەکو ئەندامی پەرلەمانە بێ لە ڕاگەیانەکانەوە شت ببیستین بەداخەوە گەرنا تەنانەت ئێمە ینی من بۆ خۆم بە تەلەفۆن یاخود بە لێپێچینەوە لێپرسینەوە لە هەر کەسێکی ژەپرسی لە دام و دەستگاکان وەڵامێکی واد نادەنەوە مەسەلەن بەڵگە ڕسمیەکان و یاخود ئەو هەنگاوانەی کە هەیە وەکو پێویست ئێمە ئەندامی پەرلەمان ئاگاداری نین ئەوەشی کە ئەیبیستین بەڕاستی ئومێد ینی سقەمان پێێنێ لە بەرەوەی پشتڕاز ناکرێتەوە لەلایەن هیچ دام و دەستگایەکی حکوومەتەوە بۆیە ئومێد دەکەین کە لەم ساڵە کۆتایی بۆ قەیرانە زۆرە بهێنرێت و حکوومەت هیچ نەبێ ئاوڕێک لەو سێکتەرانی ترباتەوە ئەگەر لە ئێستا لە سێکتەری نەوت کە ئێمە بینیمان لە مەینەتی زیاتر لە نەهامەتی زیاتر هیچ
دەستکەوتێکی بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەبوو هیچ نە لەو بوارانەی ترا ئەو نەعەدالەتیە نەمێنێ و ئەوەی کە دوو موچە و سێ موچەیە ئەوەی کە بە نایاسایی خانەنشین کراوە ئەوەی کە ناومان ناو بندیوار تەنها موچە وەرەگرێت و لە هیچ شوێنێک وەزیفەی نییە ئەمانە یعنی حکوومەت ئەگەر بێوێ ئەتوانێت ینی کاری لەسەر بکات بەڵام ئەبێ بە خێرایی بیکا و هەنگاوی جددی بنێ بەداخەوە ینی هەنگاوەکان کە هەن زۆر سستن و هیچ زەمانێک دیاری ناکرێ هیچ کاتێک دیاری ناکرێ بۆی کە لەواوی چەندێکە حکوومەت ئەم بارودۆخە چاکە ینی ئێمە ڕۆژانە لە دەستگاکانی حکوومەت و یاخود لە فەرمان ئەوانی کە بەڕێوەبەرەکان ئەبیستین کە ئەڵێ ئەوە خەریکی ئەو هەنگاوین ئەوە ئەەکەین مەسەلەن چاو پێخشانەوەکەین بە سیستم بەڵام کەی نازانین ینی خۆ خەشەر ئاوا لێ بگەڕێنرێ هەتاکو خەڵکی هەرێمی کوردستان بە تەواوەتی تیا ئەچێت لەبەرەوە ئەبێ بە خێرایی هەنگاو بندێت وە سەقفی زەمەنیش دیاری بکرێت بۆەوەی کە ئەو هەنگاوانە جێگەی خۆی بگرێت وە بتوانێت حکوومەت ئەوەنە داهات بجێڕێتەوە لەو سێکتەرانی تر کە بتوانێت موچەی فەرمانبەرانی لێ بدات. سوپاس دەکەم زۆر سوپاس کە خەڵف بەڕێستان پێتان وایە ئێستا حکوومەت پارەی هەیە و دەستکاری موچەش ناکات. من قەناعەتی خۆمە بۆ باسەکەم وەزارەتی سامانە سروشتیەکان توانای هەبووە لە ڕابردوو ئەو سەردەمەی کە من باسی ئەەکەم وەزیری سامانە سروشتیەکان هاتە پەرلەمان ئەو کات توانای حکومەت نزیکەی 300,000 بەرمیلێک بوو لە ڕۆژێکە ئەیناردە دەرەوە بەپێی ئەو بەڵێنێکە دای بە ئێمەوتی لە ناوەڕاستی مانگی ساڵی 2016 بە دواوە ئێمە ئەتوانین بیگەینە ملیۆنێ قەناعەتی من وایە ئێستا وەزارەتی سامانە سروشتیەکان بتوانێت لە ملیۆنێ ئەگەر زیاتر نەبێت کەمتر ڕۆژانە نەوت بنێرێتە دەرەوە و ئەم ملیۆنە بۆ پارەی ئێستا حسابیکەی پارێکی زۆرەکە و داهاتەکانی تریشمان هەیە ئێمە لە هەرێمی کوردستان بۆیە گرنگە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان چی بکە لە قسەکانی پێشومان هەندێک شتمان باس کە زایدن ئەوانە گرنگە دڵنیایی بە هاوڵاتیان بدا بە فەرمانبەران بدا ئەو پاشەکەوتی موچەیەی نافەوتێ ئەم دڵنیاییە بۆ دووشت باشە یەکەم سیقە لای هاوڵاتی دروستە بێ ئومێدێکی هەیە کە هەنگاوەکانی تری حکوومەت بۆ لە بەرژەوەندی ئەو تەواوێ دووهەم هەموو هاوڵاتێکە قەرزی لای حکوومەتیش قەرزی لە لای ئەوە مەسەلەن پێشینەکانی هاوسەرگیری هەبووە کشت و کاڵ هەموو پێشینەکانی ترکە هەبووە کارەبا هەیە ئاو هەیە کشت و کاڵ هەبووە لە ڕابردوو بازرگانی هەبووە قەرزی بچووک هەبووە ئەم هاوڵاتیە 20 ملیۆنی لای حکوومەتە بەڵام 10 ملیۆنی حکوومەتیش قەرزارە یعنی ئەو کارتە ئەلکترۆنی بۆ دروست بکرێ حساب بانکێکی بۆ بکرێتەوە بتوانێت ئەو قەرزەلەوە ببژێرێتەوە هەناسێت ناکرێتەوە پارە نادێ بە خەڵکو و لەسەری مانگیشا پۆلیس لە ئەڵێ قەرزەکە ببژێرەوە ینی ئێمە بۆ نمونە قەرزی کشت و کاڵی بۆ باسەکەم 2015 مان خسۆتە 2016 داوامان کردو دواخراوە بۆ بەبڕێر 16 مان خسۆتە حەڤە ئینجابێت لە حەڤەش هەڵدەش حەڤەش بخرێتە 18 جا ئەوە بۆ وای لەکەی وەرە کارتێک دروستکە و قەرزەکان زۆر باشە بەڵام بەوە چون تو ئێستا پارە هەیە بەڵام دەستکاری سیستەمەکە ناکە قەناعەتی من وایە متمانەی سیاسی بەڵێ متمانەی سیاسی یەکێکە لە هۆکارەکانی چارەسەر نەکردنی قەیرانی دارایی بە چوونی بەرز وەکو پەرلەمانت پێ دوایە پارە هەیە و دەستکاری سیستەمەکەش ناکەن ئەگەر جناب ڕۆژنامەنووسی ئەگەر لە من تێبگەی ئەڵێ نەبوونی متمانەی سیاسی وای کردووە قەیرانە داراییەکە بەردەوام بێت کەواتە لە هەرێمی کوردستانە ئەو داهاتی کە هەیە و ئیعلان ئەکرێ زیاتر لەم داهاتەمان هەیە بەڵام ئەوەندەی کە پێویستەکە بۆ هاوڵاتیان و فەرمانبەران ناخرێتە بەردەست بۆ چونکە سیقە نییە کە سیقە نەبوو ترس هەیە لەلایەن دەسەڵاتێکی محافزکارەوە کە ئەم ترسە بە قەناعەتی من ئەگەر منیش دەسەڵاتدار بم و بڕیاری ئەم وڵاتم بەدەست بێ ئەو قەناعەتم لا دروستە بێ کە لەبەر نەبوونی ئەم متمانە لە نێوان هێز و لایەنە سیاسەکان نەتوانێت پارە بخرێتە بازار ئەبێ ئەو متمانە بگەڕێتەوە بۆی پارەی حکوومەت بخرێتە خزمەتی خەڵک بەڵێکەوەتە پارە هەیە و نایدەن بە خەڵک قەناعەتی من پارە هەیە وەکو پێویست ناخرێتە خزمەتی خەڵک بەڵێ سوپاس دەکەم بەڵێ زۆر سوپاس بۆ ڕێک لە بەڕێزان خەڵەف ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە ستودیۆی سەرکی لەگەڵ مام و هەروەها بەڕێز نەجیبە لەتیف ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مام و سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ